ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست و باس لە یەکێک لەو کۆڕانەکەین کە لە ئێستا بە ئەنجام گەێنراوە بۆ یەکێک لە نووسەرە دیارەکان، ئەویش زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەدە. دیارە کۆڕەکە لە ژێر ناونیشانی خوێندنەوەیەک بۆ ڕەهەندە پەروەردەکانی ژان ژاک ڕۆسۆیە و هەروەها بامەدەبوونی ژمارەیەکی زۆر لە ئەدیبان و هەروەها با بڵێم ڕووناک بیران لە نێو ئەم کۆڕایە توانراوە کە چەندین گفتوگۆی بە تایبەت ئەدەبی و لەسەر ئەم ژانرە تایبەتەش گفتوگۆ بکرێت. ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ لە شاری کەرکووک کۆڕێکی بۆ دکتۆر سەمەد ئەحمەد ساز کرد بە ناونیشانی خوێندنەوەیەک بۆ ڕەهەندە پەروەردەیەکانی ژان ژاک ڕۆسۆ. کۆڕەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیرانی کەرکووک بەڕێوەچوو. لە کۆڕەکەدا دکتۆر سەمەد ئەحمەد قۆناغەکانی گەشەگرنی هەزری لای مناڵان شی کردەوە. لەم کۆڕەیە مەقسەمان لەسەر ڕەهەندە پەروەردەیەکانی کتێبی ئێمێل کرد کە ژان ژاک ڕۆسۆ نووسەرەکەیەتی و نووسەرێکی بەناوبانگە شایانی ئەوەیە کە تێزە فکرەکانی با بڵێن دیراسە بکەین، خوێندنەوەی بۆ بکەین. لەم کۆڕەیە هەوڵمدا کە بەو شێوەی ڕۆسۆ تەمەنی مناڵی دابش کردو دەسەر چەند قۆناغێکە، لە هەر قۆناغێکە کێشەکانی چییە. ئێمە قسەمان لەسەر ئەو بۆچوونانی ڕۆسۆ کردو کە چۆن لە قۆناغی ساوایەتی مناڵچی پێویستەوە پێویستە گەورەکان چۆن مامەڵی لەگەڵا بکەن، دوجار لە قۆناغەکانی ترە کە هەستەکانی عەقڵی گەشاکات ئەبێتە بوونەوەرێکی کۆمەڵایەتی، چۆن چی پێویستە وە کێشەکانی چێ و ئەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکەن. بە هەمان شێوە لە قۆناغی هەرزەکاریشە. لەم کۆڕەیە هەوڵمانداوە ئێمە ئەوانە بخەینە ڕوو. هیوادارین شایانی ئەو بێت کە پێشکەشمان کردو.